بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کێشەی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردامە و وەزارەتی داراییش لە کۆی 19 وەزارەت تا ئێستا تەنیا بەشێک لە موچەی بەشێک لە وەزارەتی پێشمەرگەی دابەش کردووە. ساڕای بەرزبوونەوەی داهاتیش تاوەکو ئێستا حکوومەت هێرێم دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچەی نەکردووە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری و مامۆستای زانکۆر و دکتۆر هەورامان گەچێنەی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ لە ستودیۆی سەرکێڕوا لە سەید سادق خەڵەب ئەحمەد پەرلەمانتاری فراکسیۆنی کێتنیشتمانی لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کێشەی دواکەوتنی موچەی فەرمانبەران بەردەوامی هەیە و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش لە کۆی 19 وەزارەت تەنها موچەی بەشێک لە وەزارەتی پێشمەرگەی دابەش کردووە. هەندێک لە زانیاریە ڕۆژنامەوانیەکان باس لەوە دەکەن کە حکوومەتی تورکیا دەستی بەسەرپارەی نەوتی هەرێمی کوردستان لە هەڵک بانکدا گرتووە. پێشتریش سەفیندزەیی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتی کردەوە تورکیا بە هۆکاری سیاسی دەستی بەسەرپارەی نەوتەکەدا گرتبێت. سەفیندزەی وتیشی بەهۆی کێشەی تەکنیکی لە بانکی نێرەر بۆ بانکی وەرگەر چەند ڕۆژێک گواستنەوەی پارە دواکەوتووە و کێشەکەت چارەسەر کراوە. دوای 5 ڕۆژ لا لێدوانەکەی وتەبێژی حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی لە کۆی 19 وەزارەت تەنها موچەی بەشێک لە وەزارەتی پێشمەرگەی دابەش کردووە. وادەی دابەشکردنی موچەی وەزارەتەکانی دیکەش نادیارە. دواکەوتنی موچە کاریگەری خراپی لەسەر ژیانی هاوڵاتیان و موچەخۆران دروست کردووە و حکوومەت هیچ پلانێکی جددی نییە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەران. راوە ئەوانە مانگانە شتێک دەدرێتن ئێمەش بەپێی ئەوەی کە ئەوان دەیدەن دابەشی دەکەن. بەرپرسانی حکوومەتی هەرێم لە سەرەتای ساڵی 2016 با بڕیاری ژمارە 64 سیستەمی پاشەکەوتی موچیان بەسەر موچەخۆراندا سەپان. پاساوەکانی بەرپرسانی حکوومەت بۆ قەیرانی دارایی و کەمکردنەوەی موچەی فەرمانبەران بریتی بوون لا دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش و هاتنی ئاوارەکان. بەڵام ئێستا ئەم پاساوانە نەماون. بەرپرسانی حکوومەتی هەرێم چەندین جار بەڵێنی پێداچوونەوەیان بە سیستەمی پاشەکەوتدا بەڵام تا ئێستا بەڵێنەکان جێبەجێ نەکردووە. موچەی فەرمانبەران بە سیستەمی پاشەکەوت 430 میلیۆن دۆلارە و داهاتی مانگانەی نەوتی هەرێمیش زیاترە لە 800 میلیۆن دۆلار. هەرێمی کوردستان ئێستا ڕۆژانە 700,000 بەرمیل ڕەوانەی دەرەوە دەکات و نرخی نەوتی برنتیش لە بازاڕەکانی جیهان لە سەروی 48 دۆلارەوەیە. ئەگەر هەرێم هەر بەرمیلێک نەوت با 40 دۆلار بفرۆشێت ئەوە داهاتی مانگانەی نەوتی هەرێم 840 میلیۆن دۆلارە بەمەش 410 میلیۆن دۆلاری لە موچەی ئێستای فەرمانبەران زیاترە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانم بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک دکتۆر هەورەمانەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە بەردەوامی کێشەی موچەی فەرمانبەران و هۆکاریەوە چی کە تاکو ئێستا کێشەی هەر بەردەوام. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وآله وصحبه أجمعين. سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ میوانی بەڕێزەکان وەسپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستمان. خۆی لە ڕاستیدا پێم وابێ کە ئەم بابەتە چەند جار ئاماژەی پێکراوە زۆر بە وردی، بەڵام وەکو عەرەب بەڵێ وەفی تەکراری فائیدە. بەردەوام ئەبێ بێڵێنەوە، بەردەوام ئەبێ قسەمان لەسەر ئەم دەسەڵاتە هەبێ و لەسەر گەندەڵیەکانی و لەسەر بئینسافیەکانی و لەسەر بێوەفاییەکانی. لە ڕاستیدا ینی من هیچ پاساوێک نابینمەوە، هیچ پاساوێک نابینمەوە غەیری گەندەڵی، غەیری بێئینسافی، غەیری دەستپاک نەبوون و غەیری بێپلانی و بێبەرنامەیی. کێشەی پارە نییە قەیرانی کە بەردەوام کێشەی پارە نییە، بۆ کێشەی حەقیقی نییە. من چەند جار باسم کردووە و خاوەنی قسەی خۆشمم و ئێشی سەلمێنین. ئەو کێشەی دارایی کە دروست بووە
کێشەیەکی مەسنوع و دروست کراوە تەڕەتوبی کردووە لەسەر کێشە سیاسیەکان ئەژین لە ماوەی ناڵم 24 ساعت لە ماوەی چەند کاتژمێرێکە ئەتوان چارەسەریکەن بەچی چارەسەریکەن پارەیان خەزن کردووە تۆ لەکوێ ئەتوانی لە وڵاتێکا کە خاوەنی نەوت بێ و خاوەنی ئاو بێ و خاوەنی زەوی زراعی بێ و خاوەنی ئەم هەموو داهاتی ناوخۆیە بێ بڵێ وەڵا پارە نییە چۆن شتی وایە کێ بەم داوای ئاڵێ ئامین کێ بەم قسەیە بڕوا ئەکات بڕوا ناکات اینجا ئەو دەسەڵاتدارانە بەتابەت دوو حیزبی دەسەڵاتدار ئەی ئەو هەموو پار و سەر و دو سامانە چێ لەم لاو لەولا ئەیەکشێنەوە ئەیدەن بە ئەندامەکانی خۆیان ئەیدەن بە مەشارع و پرۆژەکان کە لە ساڵح و بەرژەوەندی خۆیان و شخصەکانیان و بنەماڵەکانیان و حیزبەکانیان ئایا ئێوە لەکوێیە ئەی پارەیان لەکوێ بوو کە ئەوەی کە لەوانەیە شایستەی ئەوە نەبێت لەسەر تەلەڤیزیۆنێکی لەسەر شاشە بوترێ لەکوێ هێنن خەرجیەکەن بەرپرسی وا هەیە ئافرەتی بۆ ئێهێنن لە لوبنانەوە شەی بە ملیۆنە دۆلار لەلایەتی تاکو بەیانی لەکوێ بوو لەکوێ هێنان لەسرم هەیە بەڵێ بەڵگە هەیە لە سەرەمەتی بەڵگە هەیە بەڵگەی لەسەر لەوە خراپتریش هەیە زۆر خراپتر ئێمە لەکوێ بوو ئەی ئەم هەموو کۆشک و تەلارەکە ئەچێ بە ئاسمانە ئەمە بە پارەی چی ئەکرێ و لەکوێ ئێنرێ و چۆن ئەکرێ یانی مەبەست ئەوەیە کە بەڕاستی چەندین بەڵگەی گەورە و حاشا هەڵنەگر هەیە کە پارە هەیە لە کوردستانە بەڵام پارەکە لە دەستی دزایە لە دەستی خائینایە لە دەستی کەسێکایە کە ئینسافی نییە لە دەستی خەڵکێکایە کە ئەوەی کە بەزەیی بێنیەتی لەبەرەوە بەڕاستی ئەوەیە کە ئەبینی کە بۆ جۆرەیە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر ئەڕات بەڵێ سوپاسم دواتێکرێ مولای بەڕێز کاگی تۆرە جەنابیشت بەخێر بێ سەبارەت بەم سیستەمی دابەشکردن و سیستەمی دابەشکردنی موچەکە بەم شێوازە موچەی فەرمانبەران کەم کراوەتەوە بۆ کەمتر لە نیوە ئێستاش بەڕێکوپێکی مانگانە دابەش ناکرێت ئەم سیستەمە لە هیچ وڵاتێک بوونی هەیە یاخود ئەوەی کە ئێستا دەبینی بەشێک لە وەزارەتە تەنانەت بە وەزارەتێک بە چەند جارێک موچەی پێدەدرێت بەڵێ زۆر سپاسانەکەم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاسی بەڕێستانەکەم زۆر سپاسی میوانە بەڕێزەکەم مامۆستا ڕەمەن و بینایی بەڕێزەکانیش بە هەمان شێواز بۆ ڕەخساندنی ئەم هەنە بەڕاستی خۆی ئەوەی کە باس لێ ئەکرێ بەڕێزیان مامۆستا کە فەرموویان بنمونە لێرە گەندەڵی هەو شتانە هەیە بەڕاستی ئەمە ئەبێ ینی کە بەڵگە هەبوو محاسبەی ئەو کەسانە بکرێت بەڕاستی لەبەر ئەو یەکێک لە بابەتەکان کە بەبوردی ئەگەر کات هەموو هەبوو شت بۆ جنابتان ڕوون ئەەکەمەوە پرۆفیسۆرێکەیە پرۆفیسۆر ئیلیاس گۆرگیس لە ساڵی 1970 عێراقیە دانەری شۆڕشی پێشکەوتنی سین بووە 1970 ئەو پرۆفیسۆرە دانەری شۆڕشی پێشکەوتنی پەرەپێدانی ئابووری ئەو وڵاتە بووە کە تا 1970 وڵاتێکی پێشکەوتون نەبووە یەکێک لە مەرجەکانی بۆ پێشکەوتنی وڵاتەکە بۆ دامەزراندنی حکوومەتێکی دەستپاک و ئەمین و شەفاف واتە تۆ جەنابەت بۆ ئەساس و بنەمای پێشکەوتنی وڵاتەکەت و ئابووری وڵاتەکەت و حکوومەتەکە و ئابووریەکە ئەوەیە کە تۆ جەنابەت حکوومەتێکی دەستپاکت هەبێت ئێمە نیمانە حکوومەتی دەستپاک ئەمە لێرە پرسیارە ئەگەر هەمانە بۆ وەزع وایە ئەگەر نیمانە بۆ بەرپرسانە تەعامل ناکرێت لەگەڵ بابەتەکەیە یعنی دادگایەکی بە تەکید با بڵێن ئەبێ دادگایکی دەستپاکمان هەبێ محکەمەیەکی عادلمان هەبێ ئەو کەسانەی کە ئەسەلمێنرێت کە گەندەڵیان کردووە واینن ڕایان بکەشن بۆ دادگا محکەمەیان بکەن بۆ ئەوەی کەسێکی تر کە بێوێشتی بکات چاو لە بابەتەکە کە ئەبینێت بە چاوی خۆی شتەکە ئەبینێتوە تەسەوڕەکەم بکشێتەوە لەو ئەوەی کە ئەوێ بیکە بۆیە تۆ جەنابەت لێرە من تەسەوڕەکەم کێشەمان کێشەی بەڕێوەبردننی ئابووری وڵاتەکەمانە نەک کێشەی ئابووری بۆ تۆ جەنابەت نەوت ئەفرۆشی پارەت دەست ئەکەوێ ئەم پارەی کە دەستت کەوت چۆن ئیداری ئەم پارەیەکەی پێویستیمان بە پرۆفیسۆرێکی وەکو ئەو لێرە پرسیارەکەەوە ئایا ئێمە چەندان هاوشێوە و هاو ئاسی ئەو پرۆفیسۆرە بەڕێزەمان نییە لە هەرێمی کوردستان تەسەوڕەکەم هەمان بێت بەس لێرە ئەوەی کە زۆر گرنگە حکوومەت چەند گوێ ئەگرێت لەو پرۆفیسۆرانە چەند گوێ ئەگرێت لەو پسپۆرانە چەند بە قسەیان ئەکەن وە چەند جێبەجێ ئەکرە قسەکانیان ئێمە خۆمان وەکو ئابووری ناسان بەڕێزیان مامۆسەش کە ئێمە قسە ئەکەین ئەڵێن حکوومەت 1 و 2 و 3 و 4 بکە کە نەیکرد یعنی هەڵبەت کە ئێمە پێشنیار ئەەکەین وە ئەم بابەتان ئەخێنە ڕوو بۆ حکوومەت لە دڵسۆزی ئەکرێ
1 دینار پارەمان دەست نەکەوتوە. ئێستا لەم بەرنامە با بڵین لە کەناڵە پیرۆزەکەی جەنابتان لەم بەرنامەیە کۆمەڵێک پێشنیار و کۆمەڵ قسە و گفتوگۆکەن لەگەڵ ئێوەی بەڕێزە لێرە بەبەسەوەی تەنها وەکو خەمخۆری وەکو دووسۆزیە بۆ ئەم وڵاتە بۆ ئەم گەلە ئەگەنە هیچ بابەتێکی مادیتیانێ بۆیە کە تۆ جەنابەت طبعاً لە چەند شوێنی سێمینار و کۆڕووی تایبەت پێشنیار خراوەتە ڕوو بە کورتی ئێستا ئێمە کێشەی پارەمان نیە کێشەی ئیدارەمانێ بۆ چونی وەکو خۆم شخصیان ئەوەی کە ڕائەگەێنرێ لە ئینتەرنێت حکوومەت ئەڵێ ئەوەندەم فرۆشتووە ئەوەندەم دەستکەوتووە بەو شێوازەی کە ڕاگەیاندراوە کێشە هەیە بەو شێوازەی کە ڕاگەیاندراوە یعنی بە ڕقم و بە ژمارە ڕاگەێنرێت کە ئەوەندەمان دەستکەوتووە ئەوەندە قەرزمان هەیە ئەبێ قەرزەکان بدەن و نازەم چی تۆ جەناب دووەرە بە پرۆسەیەکی زانستیانە وەرە سەر بابەتەکە بە هاوکێشەکە بەگشتی تۆ جەنابێت تا پێش 2014 کێشت نەبوو لەبەر حکوومەتی بەغاچی ئەکرد پارەیە نرد بۆ حکوومەت یاریمی کوردستان دوای 2014 باس لەوە کرا کە ئێمە حەڤە بۆ 20 میلیارد دلار قەرزارین باشە تۆ جەنابێت کە پارەکەت بۆ دێت چۆن حکوومەت قەرزارە ئەمە پرسیارە لێرە واتە ئەگەڕێت بگەڕێنەوە بۆ بابەتی بەڕێوەبردننی دارایی حکوومەت کێشەکە لێرەیە دواتە گرم بۆ لای بەڕێز دەگەر بچین لای کاک خەڵەف ئەحمەد لە سەی سادقۆکە خەڵەف زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بە دواکەوتنی کێشەی موچەی فەرمانبەران کۆمەڵێک دەنگۆ هەیە کە باز لە مەسەلەی کێشەی موچەی فەرمانبەران دەکاویژەوەی کە داهاتینە و تیارێم لەلایەن تورکیاوە دەستی بەسەردا گیرابێت تاکو ئێستا ئێوەیت شتێکتان دەستکەوتووە لەو بارەوە کاری دواکەوتنی موچە چییە؟ بەڵێ بەناوی خوای گەورە سڵاو لە بەڕێستان لە بینەرانی بەڕێز و لە ئەو میوانە بەڕێزانەی کە هاتوون بۆ ستۆدیۆ لە ڕاستیە دواکەوتنی موچە یعنی ئەوەنە وتومانە ئەوەنە لێمان داوەتەوە تامیتیان نەماوە و ئیتر هیچ پاسایەک نەماوە بۆ ئەوەی ئەم ڕوبع موچەی کە ئەدرێ وەک خۆیان ئێڵێن بۆ یەکراوە بە ڕوبع موچە بۆی لە کاتی خۆی بدرێ بەڵام نەک لە کاتی خۆی نادرێ ئەوە ئەمڕۆ 23 مانگی حوتە موچەی مانگی 5 وەرنەگیراوە واتە 2 مانگ و 23 ڕۆژ ڕوبع موچەکەیش دواکەوتووە مەجگە لەوەی موچەی 4 مانگی ساڵی ڕابردووتر لە لای حکوومەتە خۆتان ئەزانن ئەگەر ئەو پاشەکەوتی موچەیە ژمار بکرێ موچەیەکی زۆری فەرمانبەران لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە پارێکی زۆری بەڵێندەرەکان لای حکوومەتی هەرێمی کوردستانە ئیتر بەڕاستی ئەم سیستەمە پێویستە کۆتایی پێبێ ئەم سیستەمی بەڕێوەبردنە پێویستە چارەسەر بدۆزرێتەوە پێویستە ئەم سیستەمی سیاسیە حەلێک بۆ ئەم کێشانە بکە ئەوەی کە ئێمە پرسیارمان کردووە لە سەر تازەترین کێشە کە جەنابتان قسەی لەسەرەکەن تاکو ئێستا ئەوە لە ڕووی فەرمیەوە حکوومەت ڕەتی کردوێتەوە کە پارەکە لە هاڵک بانک لە تورکیا دەستی بەسەرا گیرابێ و ئەوەی کە ئێمە لابەلا خۆتانزان پەرلەمان پەکی کەوتووە بە دوواداچوونەکان تا ئاستێکی زۆر نزم دابەزیەوە لە ئاستی پێویستان نیە بەڵام ئەوەی کە هەیە بە حکمی جهودی شخصی و بە حکمی بەدواداچوونی تایبەتی شخصی و علاقاتی تایبەتی کە پرسیارمان کردووە لەسەر ئاسی ئەنجومەنی وەزیران ئەڵێن نەخێر بە هیچ شێوەیە پارە دەستی بەسەران نەگیراوە بۆ دواکەوتۆ وەڵا لەبەرەوەی ئەو کێشە مزمینە گەورەی کە چەندێکە لە ئێمەمانان پەرلەمانتاران و خەڵکە ئەکادیمیەکان و ڕۆژنامەنووسان قسەی لەسەرەکەن ئەویش پەیوەندی بە سیستەمی گۆڕینەوەی پارەکەوە هەیە لە دۆلارەوە بۆ دینار ئەو سیستەمە سەقەتەی کە زیانێکی زۆر لە داهاتی گشتی ئەم وڵاتەدا ئەویش پەیوەندی بە بانقی کوردستانەوە هەیەوە پەیوەندی بە شێوازی گۆڕینەوەی ئەو دراوەوە هەیە کە ئێمە نەوت بە دۆلار ئەفرۆشین و موچە بە دینار ئەدەین و لە گۆڕینەوەکەیە بۆ هەر $100 تقریباً ئەمڕۆ دۆلار بۆ نمونە 127,000 دینار بۆ پێم وایە لە بانقی کوردستان بە 190 دینار یا 170 بۆمانی ئەگۆڕنەوە بۆ هەر دۆلارێک ئەگەر گەڵا بچێتە 130 و 135 و 140 ئەوان هەر بە 170 یا بە 190 بۆمانی ئەگۆڕنەوە ئەمە جیالەوەی هەموو مانگێ گۆڕینەوەکە لەسەر ئاسی ئەنجومەنی وەزیران گلەییان هەبووە یەک شخصە ئەم هەموو پارە ئەگۆڕێتەوە شتەکان سیستەم نییە بە ڕێگای سیستەمی بانقی بەڕێوە ناچێ شتەکان شخصیە شتەکان جوودی تایبەتی شتی لابەلاو ئەوانەیە بەڕاستی ئەڵێن ئەم جارەیش کە دواکەوتۆ پەیوەندی بەوە هەیە بەڵام سەبەبی دواکەوتنی موچە هەرچیەک هەبێ ئەگەر ئەم وڵاتە وڵاتێکی دامەزراوەی بێ ئەگەر ئەم وڵاتە پەرلەمانەکەی لە کارا بێ ئەگەر ئەم وڵاتە دادگا سەروەر بێ پێویستە
لێپێچینەوەی جددی لە دواکەوتنی مەسئلەی موچە بکرێ پێویستە لێپێچینەوەی جددی ئەسڵەن لە بابەتی پاشەکەوتی موچە بکرێ کە بەستەم پاشەکەوتی موچە لە خەڵک کراوە کە بڕیارشکێنی کراوە چکە بە پێی یاسا موچە دیاری کراوە یعنی هاوڵاتیەک لەم هەرێمە ژیانی خۆی لەسەر ئەساسی یاسا داناوەکە موچەیەکی ملیۆن دیناریە ملیۆن و 100,000 دیناری وەرئەگرێ بەڵام ئێستا تۆ 350,000 ئەدیدێ بە چ قانونێ ینی بە چی یاسایە وە خۆتانزان لە بەغا ماوەیەکی دوور و درێژە ئەیانەوێ لە 3 موچەی فەرمانبەران کەم بکەنەوە موافقەت ناکرێن نایکەن یعنی لە 3 لەکوێ لە 175 لەکوێ بەڕاستی ئەمە نەناوی حکومڕانیە نازان پاشاگەردانیە نازان چی ناو ئەنەی یعنی من نازانم لەکوێ دنیاە هەبووە حکوومەت پارەی نەمێنێ بکەوێتە شەڕەوە سعری نەوتەکەی دابەزێ داهاتەکەی کەم بکات و یەکسەر بێ دەست بێ بۆ قوتی خەڵک یعنی ئاسایی بوو ئەم هەرێمە ئەگەر ناوی حکوومەتە 20 ملیار دلار 30 ملیار دلار قەرزار بووە بەڵام دەستی نەبردایە بۆ قوتی خەڵک ئەمە نابێ باشە خەڵک بۆ پشت ئەبەسێ بە حکوومەتەکەی خۆی ئەوەیە بەسەبەبی بێمتمانەی لە نێوان خەڵک و لە نێوان حکوومەت دروست ئەبێ چونکە حکوومەت ئەوێ کەم و کورتیەکانی خۆی کەم و کورتیە داراییەکانی جەبهەکە بە پشتی زۆر باش قایم کات و فیشەک و پێداویستی پێشمەرگە بە موچەی فەرمانبەران بێ حکوومەت بۆچی بەڵێ زۆر باشەوەی کە بەرە زووتت ئێوە بەداچوونتان کردووە بەوەی کە بەرپرسانی حکوومەت دەڵێن کێشەکە لە مەسلەی گۆڕینەوەی پارێ لە دۆلارەوە بۆ دینار بەڵام پێشتیش وتەبێژی حکوومەت باسی لەوە کرد کە کێشەی تەکنیکیە لە گواستنەوەی پارە لەو بانکەوە بۆ هەرێمی کوردستان خۆت بڕوات بەو پاساوانە هەیە کە ئێستا حکوومەت هەیەی بە پاساویەوەی کە بۆتەوە هۆکاری دواکەوتنی موچە لە ئێستادا؟ وڵای ئەگەر ڕاستی بێنە وەڵام من باوەڕم بۆ پاساوانە نییە چونکە ئێمە بە سیستەم ئەبێ ئیش بکەین ئێمە پەرلەمانتاری نەبێ بە دوواداچوون بە پێی بۆ نمونە من لە لیژنەی دارایی نیم بەڵام قسەم لەگەڵ سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کردو ئاگای لێ نییە قسەم لەگەڵ لەسەر ئاسی باڵا لە ئەنجومەنی وەزیران لە حکوومەت مەبەستمە پرسیارم کردووە هەر ئەوەنە ئەڵێن کە نەخێر ئەوە نییە کە گیرابێ ئەوەیە کە سیستەمی دواکەوتنەکە بۆ نمونە ئەڵێن ئەگەر 600 ملیۆن دلارمان هەبێ 500 ملیۆن دلارمان هەبێ ئەمە بەوەش بە ئەگاتە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئەو برادەرەی کە ئەم دۆلارە ئەگۆڕێتەوە بە دینار بۆیان ئەڵێ هەر جاری لەگەڵ کۆمپانیا قسەکە ئەڵێ برادەری فلان کۆمپانیا تۆ هەتا 500 ملیۆن دینارم بدەیتێ 300 ملیۆن دینارم بدەیتێ من دۆلارت بدەمێ بە ئەوەنە ئەگەر کۆمپانیاکە هەی بێ ئەوە دێت ئەیگۆڕێتەوە ئەیهێنێ بۆ بانکەکانی حکوومەت و ئەگۆڕدرێتەوە کە ئەمە بەڕاستی ئەوەندەی لە بازرگانی نێوان دوو نابێناویشتی بنەی تاجر چونکە تاجر قاچاقچی نییە یعنی ئەوەنە لە ئیشی قاچاقچیەک ئەچێکە لەو حدودانە کۆڵبەری ئەکا و پارەکەی دینار بە تمەن یا دینار بە دۆلار ئەگۆڕێتەوە ئەوەنە لە ئیشی سیستەماتیک و حکوومەت و مەسائلی سیستەمی بانقی و شێوازێکی سەردەمیانە ناچێ بەڕاستی ئیتر هیوادارین لەگەڵ ئەم سیستەمی بایۆمەتریەکە کۆتایی پێهاتووە و ئەشیانەوێت سیستەمی پێدانی موچە بگۆڕن ئیتر مەسئلەی ئەم گۆڕینەوەی دراوە ئەم باقی کوردستانیش لە کۆڵ ئەم میلەتە بکەنەوە بۆ ئەوەی ئیتر ئەو پاساوانەی کە هەیە جێگەی قبوڵکردن بێ و ئەو پەرلەمانیش بکەوێتەوەیش بۆی ئێمە بەڕاستی بە جددی لەم بابەتانە تێبگەین. بەڵێ زۆر باشە بەس ئێستا بەڕێز دەڵی کێشەی بانکی کوردستان لە کۆڵ میلەت بێتەوە ینی کێشەکە چی ئێستا زەرەکەی بۆ چیەک ئێستا یەک بانک ئەم پرۆسەی دەکات پرۆسەی گۆڕینەوەی پارەی نەوت لە دۆلارەوە بۆ دیناری عێراقی؟ یەکەم ئەو پارە بە سعری ڕۆژ و بە سعری بازار بۆمان ناگۆڕێتەوە بۆ نمونە ئەگەر دۆلار بەرز بوویەوە ئەویش بە سعرێکی بەرزتر و قازانجێکی کەم هەڵبگرێەوە ئەو سعرێکی مەقتوعیان داناوە کە هەر بۆ 100 دلار پێم وایە 170,000 دینار یا 190,000 دینارە ئیدەن بە حکوومەت ئیتر بۆ تۆ حساب کە هەموو مانگێ 600 ملیۆن دلار بزانە هەر ملیۆن دلار 100 دەفتەرە هەر دەفتەرەی 100 وەرەقەیە زەربی ئەوەی کە بزانە یعنی چەند قازانج بۆ ئەو کۆمپانیا ئەڕوا ئەمە یعنی لە پێناوی چییە بۆ یعنی بۆ ئەو بانقە ئەڕوا ببورن ئەمە لە پێناوی چییە ئەمە بکرێ ینی ئەمە بێ بەشێ یان حکوومەت قەرارێک بدا ئەگەر یعنی ئەو ئابوورناسەکان و جنابی دکتۆر لەوێ یعنی
پێشنیاری بدەنە حکوومەت بزان ئەگەر موچە بە دۆلار بدرێ وەزعی خەڵک چۆن ئەبێ ناکرێ ینی ئەم هەم لەم ئاڵ و گۆڕە ئەو هەموو پارە بە هەدەر بڕوات. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس کاک تۆرەگرە گوڕێ مولای بەرز سەبارەت بەوەی کە پێشتر بەرپرسانی حکومەت لە ساڵی سەردای ساڵی 2016 کە سیستەمی پاشەکەوتیان دێنە ئەو کە کۆمەڵک پاساویان هەبوو دابەزینێ نرخینەوت ئێستا نرخینەوت ئەمڕۆ بە 38 دلار و لەسەری 40 دلارەوە بوو باسییان لە شەڕی داعش دەکرد مەسەلەیاتنی ئاوارەکان ئێستا و پاساوانماون کە کە بڵین بەرداوامیان پێ بدرێت بۆ بەرداوام لەسەر ئەم سیستەمە خۆی لە ڕاستیدا گەر بڵێ ئەو پاساوانە نەخێر و پاساوانە نەماوە و لە کاتی خۆشی ئەو پاساوانە هەر پاساوی وەکو ئاماژەم پێکرد پاساوی لاواز بوون بەڕاستی پاساوی لاواز و مبەرری لاواز و زەعیف بوون وەکو ئەرزمان کردن ئەسڵی بابەتەکە بەڕاستی یعنی خوێکە گەنیوە ئەسڵی بابەتەکە ئەوەیە لەسەر چاوەکەەوە لێڵ بووە تێک چووە داهاتی ئەم وڵاتە لە دەستی ئەمینان نییە داهاتی ئەم وڵاتە لە خەڵکی دڵسۆزان نییە لە خەڵکی بەهیمەتان نییە لە خەڵکێکان نییە کە بەرنامەی هەبێ ئەم وڵاتە ببێتە وڵاتێکی موئەسساتی دڵسۆز نییە بۆ خاکەکەی دڵسۆز نییە بۆ نیشتیمانەکەی دڵسۆز نییە بۆ گەلەکەی دڵسۆ بەزەی بە خەڵکان نایەتەوە لە خەڵک ناترسێ لە خوا بەرپرسانی شەراوانیە کە ئێستا وەکو خەڵک ئەوانش موچیان دوا بکەێت کام بەرپرس بەرپرسانی باڵای هەرێم ئەوان بە موچە ناژین ئەوان بە گەندەڵی ئەژین بە دزی ئەژین ئەوان بیرەنەوتیان هەیە موچەی چی بۆچی ئەوانەی کە بیرەنەوتیان هەیە ینی بیر لە موچە وەرگرت نەکەنەوە پەکیان لەسەر ئەوە کەوتووە نەخێر برا نەخێر ئەوان خاوەنی بیرەنەوتن لە چ وڵاتی دنیا بینیوتە کە شخص بیرەنەوتی هەبێ و یەک وەسڵی پێ نەبێستە بڕۆی داوای لێ بکەی بڵێ کوا ئەم بیرەنەوتە کوا داهاتی کوا واریداتی کوا چەندێکی لێ ئەفرۆشێ چەندێکی لێ ڕۆ هیچ دیار نییە بۆ ئەوە لە 2016 جەنابیان ئەنجومەنی وەزیران ئەم بڕیاریان دەرکردووە لە مانگی لە سێی 2016 بڕیاری ژمارە 64 دەرکردووە لە 2016ەوە هیچ کەسێک بەم ئەنجومەنی وەزیرانەی وتووە ئەرێکاکە چەنت فرۆشت بەکێت فرۆشت چەندێکت لێ خەرج کرد چەندێکی ماوەتەوە چۆن سەرفت کردووە هیچ کەس ئەزانێ ئێمە ئەندام پەرلەمانین من ئەندام پەرلەمان و معلوماتی من بەڕسمی کە پێم درابێت لە ئەنجومەنی وەزیرانەوە لە جەنابەت هیچ زیاتر نییە هەردووکمان وەکو یەکوایە پەرلەمان خۆی بۆ چێ لە وڵاتان پەرلەمان بۆ ئەوە نییە کە ئەم ئەنجومەنی وەزیرانە و لایانی پەیوەندیدار ئەوەی کە نەود ئەفرۆشێ ئەوەی کە داهاتی وڵاتی دێتەوە بەردەست نایبێتەوە هۆڵی پەرلەمان و داهاتەکانمان پێ بڵێ و خەرجیاتمان پێ بڵێ و هەموو شتێکمان پێ بڵێ بەرچاومان ڕوون بێ اینجا ئەمەش پرسیایی لێ بکەین اینجا بە دوواداشوونی بۆ بکەین لەم وڵاتە هیچ نییە کەس نازانێت لەم وڵاتە چەند نەفەرێک ئەزانن چەند کەسێک لەم پەنجانەی دەست یعنی تێپەڕ ناکات لەم وڵاتەی ئێمە داهاتی ئەم وڵاتەی ئێمە خەرجیاتی ئەم وڵاتەی ئێمە لەو پەنجانەی ینی ئەو قسەیە بە جدی وەربگرە بۆ ڕای گشتیش با بزانرێ لەم پەنجەی دەسانە ژماریان تێ ناپەڕێت ئێمە چەند جار وەزیری سامانە سروشتیەکانمان بان کردو بۆ پەرلەمانی کوردستان لەو کاتێک کە پەرلەمانی کوردستان هەبوو لەسەر پێ بوو و بەرنامەی هەبوو وردە وردە ئەیویست وەزیرەکان بانکاو لێ پێچینەوە بکە هەر جارێک هاتووە داتایەکی وتووە جاری دواتر هەڵەی تیا کردووە نەوێکی تری وتووە هەر جارێک هاتووە بەس خۆی لە خۆی حاڵی بووە هەر جارێک هاتووە نەیتوانێ وەڵامی پرسیارەکانی ئێمە بداتەوە چەندین پرسیارمان ئاراستە کردووە چەندین گەندەڵیمان لە دۆسی نەوتە ئاراستە کردووە لە شام ئەیبردەوە بۆ شیراز بەس بە کورتی ئێستا ئەگەر پەرلەمانی شەبێتتانتوانی چی بکەنەوە پەرلەمان ئەگەر پەرلەمان لەسەر پێ بواە ئێمە شتی زۆرمانە کرد بەڵام ئەگەر بیان هێشتایە ئێمە وەزیری پەیوەندیدارمان لایانی پەیوەندیدار وەزیری پەیوەندیدارمان بانەکردە ناو هۆڵی پەرلەمانەوە پرسیارمان لێ ئەکرد پرسیارمان لێ ئەکرد مساعلەمان ئەکرد ئەگەر وەڵامەکانی قانونی نەبوایە مقنع نەبوایە ئێمە پێی مقتەنیع نەبووینایە سەحبی سیقەمان لێ ئەکرد هیچ نەبێ داوامان نەکرد متمانیان لێ وەربگیرێتەوە ئێمە داوامان ئەکرد هەوڵمان ئەدا هیچ نەبێ بۆ ڕای گشتیمان ڕۆژ نەکردەوە بەڵام ئێستا پێ ئەم حکوومەتە کاتی وهات و متمانە لێ وەربگیرێتەوە ئەم حکوومەتە ینی لە زووە کاتی هاتووە بەڕاستی حکوومەتێک کە نەتوانێت خوای گەورە فەرمی ئەطعەمەهم من جوع وآمنهم من خوف حکوومەت بۆ چییە
يعني خەڵک حەزەکە حکوومەتێکی هەبێ بۆ نییە کە ئەمن و ئاسایش بەرقەرار بکە و هەروەها نان و ئەمان بەرقەرارکە بۆ خەڵک هیچ کامانی بەرقەرار نەکردووە حکوومەت ئەو بەڵێ حکوومەت دەسەر ئەو بەرنامەیە کە یەکەم ڕۆژ سەرۆکی حکوومەت هاتە ناو هۆڵی پەرلەمانەوە بەرنامەکەی خۆی بۆ ئەندامانی پەرلەمان نوێنەرانی گەل خوێندەوە کەوتی من ئەمەوێت ئەم بەرنامەیە جێبەجێکەم لە 4 ساڵی داهاتوودا لەسەر ئەو بەرنامەیە ئەبێ مساعلە بکرێت لەسەر ئەو بەرنامەیە ئەبێ پێش پرسیاری لێ بکرێت ئایا ئەم بەرنامەیە لە سەدا چەند جێبەجێ کردو من بە جەناب دەڵێم لە سەدا 5 جێبەجێ نەکردووە ئەو بەرنامەیە بەس حیبڕون عەلە الوەرەق بوو لە بواری ئابووری ئاواکەین لە بواری داهاتا بۆ جۆرەکەین لە بواری نەوتە وەڕوونە سپاسم کاکتۆر ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاکتۆر خالدەگە بگرم و لای بەڕێز سەوارەت بە ئەو جۆرە سیستەمەی کە دابەش دەکرێت لە کوردستان هەم ئەوەی کە حکوومەت پێشتر بڕیاریدا موچەی فەرمانبەران کەمتر کاتەوە بۆ نیوە و ئەوەش کە ئێستا دابەش دەکرێت بە پچڕپچری وەزارەتێک بە هەفتەیەک بە 2 هەفتە ئەمە لە سیستەمی ئابووریدا جێگەی دەبێت ئەم جۆرە لە دابشکردنی پارە و موچە خۆی یەکشت هەیە جەنابی مامۆستاش لەوانەیە لەم ئێمە باشتر بزانێت کە ئەم بابەتە من شتێکم خوێندەوە لەسەری کە لەگەڵ 2 یاسای قانونی مەدەنی کە تابەتە بە مافی فەرمانبەر ئەمە عکسی ئەو 2 یاسایە واتە لە سەرەتاوە تۆ جەنابەت هەنگاوەکەی حکوومەت وەکو لاینی قانونی یاسایی نیامە ئەمە باڵێن ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەمە کە باسێکی جەنابەت بە نمونە طبعاً ڕێژەکەش تەسەورەکەم دانانی ڕێژەکەش ڕاست نییە بۆ لەبەرەوە تۆ جەنابەت بە نمونە ئەگەر بێنە سەرەوەکە تا 1 ملیۆن دینار یاخود کەمتر لە 1 ملیۆن دینار ڕێژەکەی گریمان 160 بێ سەروی ئەوە بوو بە 1 ملیۆن و 1 دینار ڕێژەکە زیادەکە سێرەکەی جەنابەت ئەوەی کە موچەکەی کەمترە وەزعی باشترە بە پێی
وەزعی مەبەستم وەکو پارێکی زیاتر وەرەگرێت لەوەی کە موچەکەی بگاتە ملیۆن و ئەوەندە بۆ لەبەرەوەی ڕێژەی ئەو ئیدخاری ئیجباریە یاخود ئەو پاشەکەوتی هینەکە ئەوەی زۆرم لەکە لە سەپێنراوە بەسەری ئەوەی کە موچەکەی کەمتر لە 1 ملیۆن وەزعی باشتر وەکو لاینی پارە لەوەی کە موچەکەی زیاترە مانەوە ئەمەش خاڵێکی ترە لەسەر بابەتەکە خۆی اینجا جگە لەوەش تۆ جەنابەت لێرە بڕینی موچە نییە لێرە باس لە پاشەکەوتکردن ئەکرێ پاشەکەوت ئەگەر باسی پاشەکەوت بکە لە زانستی ئابووری ئەبێ دوای ماوەیەکی تر بەدەر لەوەی کە ئێمە بمانەوێ باسی حرام و حەڵالی بکەین ئەوە شتێکی ترە بەڕێزان مامۆستایان لەو بوانە مامۆستایان یانی باسی و ینی تایبەتی ئەو بابەتەکەن من باسی لاینەکە ئەەکەم وەکو پارەکە تۆ جەنابەت بەدەر لەوە کە پاشەکەوتەکە ئەبێ داوای فایدی تایبەتیش بکەیت ئەوەش خاڵێکی تر اینجا بابێنە سەر خودی بابەتەکە خۆی کە لێرە ئیدخار یاخود پاشەکەوتکردن لێرە بڕین نییە تۆ جەنابەت دوای ماوەیەکی تر ئەم پارەیە ئەبێ بیدێتەوە بە خەڵک باشە تۆ بەڕێز ئەگەر وەزعەکە ئەوەندە لالەبارە و ئابوووریەکە ئەوەندە ئابوورێکی جێگیر و با بڵێن مستەقر نییە چۆن پارەکە دەیتەوە بە خەڵک ئەوەندە ملیارد دۆلار ئێستا تۆ وەکو حکوومەت قەرزاری خەڵک ئەفغانستانی نزیکەی 10 تریلیۆن مەبەستم چێ مەبەستم ئەوەی کە تۆ جەنابەت لێرە چەند خاڵێک هەیە زەخت و فشارێکی ئابووریان خستوتە سەر حکوومەت ناتوانێت لە ژێر خۆی نەجات بدات لەم فشارانە اینجا ئەگەر بێنە سەر ئەو چەند خاڵێک کە باسم کرد بۆ جەنابتان لە سەرەتاوە ئەو بەڕێزە و پسپۆرە کە باسی کردووە بۆین ئەڵێ بە نمونە یەکێک لە خاڵەکان کە تۆ جەنابەت نابێ یەکەم نابێت تۆ بەڕێزت پاشەکەوت بخیتە سەر موچەی خەڵک لە هەمان کاتدا زیادکردنی ڕوسوم هی سیاراتە هی گومڕگیە نازەم چیە خۆی موچە لێ بڕاوە تۆ وەرە جەنابەت ئەوەندە فشارەکە زیاتر فشارێکی دارێکی زیاتر بخیتە سەر هاوڵاتیان یعنی تۆ بڕۆ بەڕێزت بڕۆ ئێستا سەردانی دەوایرەکانی حکوومەت بکە لە چەند شوێنێک ئەوانەی کە پێشتر پێوتە تەمویلذاتی پارەدارکردنەوە لە خۆیەوە سێرەکەی جەنابەت ڕوسوماتی هەموویان زیادی کردووە باشە من هاوڵاتیم من فەرمانبەرم پێشتر موچەیەکی تایبەتم هەبوو تا ڕادەیەک گونجاو بوو تا ڕادەیەک دوای 2023 چینی ناوەند کە فەرمانبەرانن پێک هێنرا و دروست بوو جارێکی تر ئێستا کە بەداخەوە تواوەتەوە و ڕێژەیەکی زۆری چوەتە چینی هەژاران و فەقیر حاڵن ئەو کاتە تۆ جەنابەت ئەو موچەیە کە وەرئەگیرا ئەیتوانی خەڵک ڕوسوماتی ئاو و کەهرەبا و کۆمەڵێک شتی تر دای زۆر ئاسایی بوو بەڵام ئێستا لەگەڵ ئەوەی کە پارەکەی نیوە بەنیوە بووە یاخود 3 ڕوبعی کەم بووە بۆتە ڕوبع موچەیەک ناتوانێت ئەو شتانە بکە ئەم دوو بابەتە دوو گۆڕاوی ئابووری لە یەک ناچن لە هەمان کات بسەپێنرێ بەسەر فەرمانبەر و هاوڵاتی ناکرێت ئەوە جگەلەوەی کە وتمان سەرپێچی یاخود مخالفی قانونیە لەگەڵ ئەو دوو یاسایە لە قانونی هینی عێراقی اینجا گەر بێنە سەر ئەوەی کە لە سین ئەگوزارا و هین ئەکرا وایان لێ کرد سین هەنگاوی نا بەرەو چی بەرەو ئابووری بازار یعنی تۆ بەڕێزت فەرمانبەری لە حکوومەت ئەو دائیرەی حکوومەتە چی پارەی دەست ئەکەوێت دابەش ئەکرا لەسەر هاوڵاتیان اینجا سیرەکەی جەنابەت هاوڵاتی خۆی فەرمانبەر خۆی هەوڵی ئەدا بۆ زیادکردنی ئینتاجی و بەرهەمی دایرەکەی خۆی یاخود خەدەماتێکی کە پێشکەشیەکە لێرە حکوومەتێک بێتە حکوومەتێکی بەرەمێن لە هەمان کاتیش ئەوەی کە بەری ئەکەوێ بەرکەوتوی فەرمانبەر لەوێ زیادەکە لەگەڵ زیادبوونی خەدەمات و بەرهەمی ئەو دەوائری حکومیە بە دایرەی مرورە بە دایرەی جەوازاتە بە ئەو شوێنانەی کە ئەتوانن تەقدیمی خەدەمات بکەن دایرەی تەندروستیە اینجا لێرە تۆ جەنابەت ئەبێ هەنگاو بنێ بەرەو بۆ بوارە بۆ ئەو ئاراستەیە ئەگەر تۆ بەڕێزت وانەکەیت و حکوومەتەکەت دەست پاک نەبێ تەسەور ناکەم ئەم شتانە بەس کاک تۆ سەبارەت بەو سیستەمە لەی زانستێکی ئابووریدا جێگەی دەبێتەوە ئەو دابشکردنی موچەنی موچە بڵین بۆ نمونە هەر وەزارەتێک بە چەند بەشێک مەسەلەن وا دەکەی دیاریکراو نەبێت خۆی لە سەرەتا وتمان ئەمە ئەسڵان بابەتەکە ناقانونیە بەڵام کە تۆ جەنابەت ئیتر ئەوە بوو بە شتێکی نایاسایی ئیتر حکوومەت زۆر بە ئاسایی بە میدیاکان ئەڵێ بە خەڵکەڵێ باوڵاتیان ئاڵێ وڵای ئەوەی کە پاساوەکان ئەڵێ بە نمونە پارەمان دەست نەکەوتووە پارەکە لە فلان بانقە گواستنەوەی پارەکەیە نازام چی کۆمەڵێک شت کۆمەڵێک پاساو هەیە تۆ جەنابەت ئەگەر بە دەقیقی لێ نەکۆڵیتەوە ناتوانانی هیچ دەست ناکەوێت تەنها قسەی وتەبێژی حکوومەتت لای جەنابەت حکوومەت قساکات و ئێمە گوێ لێگرین کێ بە دوواداچوون کردووە بۆ بابەتێک ئەو مهمە کە تەسەور ناکەم کرابێت و ئەوەش بشکرێت ئەو بابەتە چی پێکرێت تۆ جەنابەت لەگەڵ ئەوەی کە ئەم بابەتە وابوو تۆ پەرلەمانەکەت کاران نییە وەکو مامۆستا فەرمووی تۆ بەڕێزت بەرپرسەکە ناتوانی بیهێنی بۆ پەرلەمان و
دادگایەکی گەلی لێ بکەی محکمەیەکی شعب و گەل لێ بکەی تەسەوڕ ناکەم شتێک بکرێت. بەڵ سپاس دەکەم. کاک خەڵاف ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی داهاتەکانی هەرێم ئەوەندەی کێوە بۆ داچوتان کردبێت ئێستا بە بۆچوونی ئێوەش داهاتەکانی هەرێم زۆر زیاتر لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان؟ بەڵێ دیارە سەوتی کاک خەڵەف نییە دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان کاک خەڵەف کاک تۆرە ورامانە گەر گەڕێمەوە لای بەڕێستان سەبارەت بۆی کە خەڵک ئێستا زۆر پرسیار دەکات بۆچی پێش 2023 خواریمی کوردستان نەوتی نەبوو دەتوانرا بەشێک لە موچەی فەرمانبەران ئەگەر زۆریش نەبوو دابش دەکرا پرۆژ هەبوو بۆ ئێستا بۆ هەموو داهاتەوە ناتوانرێ موچە دابین بکرێ بۆ هاوڵاتی. وە لە ڕاستیدا ئەتوانرێ بەڵام وەکو ئاماژەمان پێکرد لە دەستێکی ئەمینە نییە ئەگین وەکو جەنابەت ئاماژەت پێکرد جاران کە پرۆسەی ینی هەناردەکردنی نەوتیش نەبوو تەنها بە داهاتی ناوخۆیی گومرگەکان و داهاتی ناوخۆیی تقریبەن خەڵک تاکو حەدێک ینی موچە ئەدرا بە هاوڵاتیان و تەحەدێک خەڵک ینی جموجوڵی بازاریش هەبوو بەڵام ئەمانە سەرڕای ئەوەی کە ئێستا نەوتیش هەناردە ئەکەن و یعنی داهاتێکی زۆریشان ێتە بندەست بەڵام بەو جۆرەیەک ئەبینی خۆی ئەسلی مۆزوعەکە ئەوەیە کە ئەمانە لە ڕاستیدا وەکو ئەرزم پێکرد ئەمە خۆی ینی سەرچاوەکە ئەمەیە ئەمانە ئەوەی کە مەبەستیان نەبێت لە بەرنامەیانە نەبێت لە استراتیژیەت و پلانیانە نەبێت بریتە لەوەی کە ئەم وڵاتە بێتە وڵاتێکی موەسەسی و داهاتەکەی شەفاف بێت. ئەژین کاک حەکیم تۆ ئەگەر بۆ وێنە ئەگەر هەر سێری داهاتی نەوتی کەرکووک بکەیت ڕۆژانە نزیکەی تقریبا 300,000 بەرمیل نەوت هەناردە ئەکرێ و دەڕوا لە سەدا یەکی نادرێ بە خەڵکی کەرکووک بەس تەپ و تۆزەکەی بەس دوخان و دووکەڵەکەی ئەچێ بە قورجی خەڵکی کەرکووکە ئەیام ئەگەر ئەمە ئیجازە بێت ئاماژەی پێ بکەین هەر ئەم بڕیارە نایاسایی خۆیان بڕیاری ژمارە 64 کە سەراپای نایاساییە وەکو کاگتۆریش ئاماژەی پێکردچون کە ئەمە مافی ئەوان نییە کە بێن دەستکاری موچەی خەڵک بکەن. لە خاڵی پێنجەمە هاتووە کە ئەڵێ بە ئەندازەی زیادبوونی داهات و گۆڕانکاری بەتایبەت لە پارەی نەودا مانگانە بڕیار ئەدرێت کە لە موچەی هاوڵاتیان زیاد بکرێت کوواچیان کردووە تاکوسە چیان زیاد چاو پێخشانەوەیان کردووە. سپاسەکەم کاک خەڵەف ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزە سەبارەت بە داهاتەکانی کوردستان بەڕێزیش تاوڕای لەگەڵەوەی کە ئێستا بداهاتی نەوتی هەرێم و داهاتەکانی تری هەرێمی کوردستان زۆر زیاترە لە موچەی فەرمانبەران تەنانەت بە سیستەمی کۆنیش. داهاتەکانی ئێمە 4 جۆرە 5 جۆرە تقریبان یەکیان ئەو نەوتەیە کە بە بۆری ئەفرۆشرێ ئەویانە نەوتێکە کە بە تەنکەر ئەیفرۆشن و هەروەها ئەو سوتەمەنی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕێگەی بێزگەکانی ناوخۆی هەرێمی کوردستانەوە ئەفرۆشرێ هەروەها ئەو باج و خەراجی کە لە ناوخۆ کۆ ئەکرێتەوە گومرگەکانی سەسنوورەکانە ئەمانە لە ڕابردوو بۆ پێدانی موچە زیاتر تقریبا 800 ملیۆن دلارمان پێویست بوو لە ئێستایا کەمترە لە 400 ملیۆن دلار پێم وایە ناگاتە 400 ملیۆن دلار پێویستە و خۆیان ئیعلانی ئەکەن کە داهاتی ئەوان 650 بۆ 700 ملیار دینارە کەواتە نزیکەی 500 ملیۆن دلار تا 600 ملیۆن دلار بە داهاتی ناوخۆشەوە هەیەە کەواتە ئەو داهاتی کە هەیە نزیکە لە پارەی ئەو موچەیە کە بە فولی لە ڕابردوو ئەدرا بەڵام ئەوان ئەڵێن ئێمە مانگانە قەرزی لێ ئەبژێرینەوە و مانگانە مستحقاتی نازام کۆمپانیەکانی لێدێن بەرحاڵ ئەو مبەڕی و پاساوانەی کە حکوومەت و وتەبێژی حکوومەت لە ڕابردوو قسەی کردەوە حکوومەت قسەی کردەوە لەو مەجالە گرنگ ئەمە نییە گرنگ ئەوەیە
ئێمە نابێت مەسەلا قسەمان هەبێت لەسەر ئەوەی ئەم داهاتە ئەمە زۆرمان لەسەرەوە گرنگ ئەوەیە چۆن ئەم بابەتە چارەسەر ئەکرێ بە قەناعەتی من ئەم سەبەبانەی کە وای کردووە لە موچەی ئەو خەڵکە بکرێەوە لە بژێوی خەڵک بکرێەوە دۆخی خەڵک بەم ئاستە خراپەی ئێستا بگات دوو سەبەبی سەرەکیە بە دەرەجەی یەکەم تێکچوونی پەیوەندی نێوان هێزە سیاسیەکانە و نەبوونی متمانەیە لە نێوان هێزە سیاسیەکانە و بە قەناعەتی من پارتی دیموکراتی کوردستان هیچ متمانەی نەماوە بە بزوتنەوەی گۆڕان بە کۆمەڵی ئیسلامی بە یەکەتی نیشتیمانی کوردستان کە ئەم وڵاتەی لەگەڵ بەڕێوە ببا و لاسەنگی سیاسی لە هەرێمی کوردستان تێکچووە و ئەوەی کە پێشووتر تەوازنێکی سیاسی هەبوو لە دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و جیابوونەوەی گۆڕان لە یەکەتی نیشتیمانی کوردستان ئەم تەوازنە سیاسیە بە جۆرە لە جۆرەکان تێکچووە و ئێمە لەم وڵاتە نەمانتوانی سیستەمێکی حکومڕانی وا دامەزرێنی هەزمی مەسائلی ئۆپۆزیسیۆن بوون و معارەزە بکەین بەداخەوە ئەوەمان نەماتوانی بە شێوازێکی تەندروست ڕێک بخەینەوە ئێستا بە خاڵی دووەمی هۆکاری دروستبوونی قەیرانەکە دابەزی نرخی نەوت و ئەو بەڕاتانەی کە حکوومەت هەیەی بۆ ئەم بابەتە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان سعری نەوت لە ڕابردوو باشتر بووە مەسروفاتی شەڕی داعش کەمتر بووتەوە ئەوەی کە ماوە دۆخە سیاسیەکە هێشتا جێگیر نەبووە چونکە حکومڕانیکردن بەبێت بوونی متمانە لە نێوان ئەو هێزە سیاسیانی کە حکومەت دروستەکەن بەڕێوە ناچێت ئەگەر متمانە نەبێ ئێستا متمانە سفرە لە بینی ئەم هێزە سیاسیانە یعنی یەکێتی نەبێت لە نێوان پارتی لەگەڵ گۆڕان و لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و لایەنەکان کۆبێتەوە ئیتر خۆ ئەوەتە گۆڕان و پارتی کە ئەسڵان گۆڕان و پارتی پێکەوە حکوومەتیان دروست کرد پێکەوە سەرۆکایەتی پەرلەمانیان دامەزران خۆ ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەسا هەورامان ئاگادارە دەنگمان نەداوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانە ئەسڵان ڕازی نەبووین بە هەندێک خاڵی ناو حکوومەت و ئەوە خۆتان ئەزانن بەڵام ئێستا ئەو دوو هێزە سەرەکیەی کە حکوومەتیان دروست کرد ئێستا تەواو ناکۆکن یعنی ئەوە بۆ ساڵێکە چە قسەیان نەکردو بە یەکەوە دابنیشن و گفتوگۆ بکەن کەواتە نەبوونی متمانە هۆکارێکی سەرەکی ئەو مشکلانەیە کە هەیە ئەگەرنا بە قەناعەتی من بای ئەوە پارە هەیە دۆخی خەڵکی پێ چارەسەر بکرێ ئەتوانن بە قەناعەتی من لە 120 بۆ لە 125 پاشەکەوتی زۆرە ملەی موچە بکەن لە 175 بۆ لە 180 موچەی کە جاران چۆن بوو لە 175 بۆ لە 180 جاران بدەن بە مەرجێ متمانە بگەڕێتەوە بۆ بینی هێزە سیاسیەکان و پێکەوە بتوانین لە ژێر چەتری پەرلەمانە کاروبارەکانی خۆمان بەڕێوە ببین زۆر بە کورتی دوا پرسیارم سەبارەت کاتمان نەماگەت بە کورتی سەبارەت بە بەڵێنەکان پێشتر چەندین بەڵێنیان داوە بۆ چارەسەرکردنی موچار لە سەرەتای ساڵی 2016ەوە تاکو ئێستا بۆچی بەڵێنەکانیان بەرامبەر بە خەڵک جێبەجێ نەکردوکو کاگتۆرە هەورامانیش ئاماژەی پێکرد کە بەپێی بڕیاری ژمارە 64 کە خۆیان لە سەرەتای مانگی 2016دا دەریان کردووە بازۆکە کە مانگانە پێراچوونەوە دەکەن بە سیستەمی پاشەکەوت خۆی ئەو بڕیارە هەمومان باسمان لەوە کرد کە ئەوە ناقانونیە بەڕاستی ئەوە بڕیارێک بوو بۆ دەرباسکردنی ئەو حکوومەتە لە هەرس واتە ئەو حکوومەتە نەڕوخێ چونکە ئەگەر ئەو بڕیاریان دەرنەکرداوایان لە بژێوی خەڵک نەکرداوە حکوومەتە ئەڕوخا و ئێمەش لە وڵاتێکە ئاژین ئەوە نییە بڵێ لە وڵاتێکە ئاژین دەوڵەتی نەگەر حکوومەتەکە بڕوخێ چوارچێوە سیاسیەکەمان ئەمێنێتەوە ئیتر ئەتوانین حکوومەتێکی تر بە ئاسانی دروستکەی خۆتان نەزانن ئێمە بە شێوازێکی تەندروست لە خولی پێش و ئینتیخاباتمان کردبوو نزیکەی ساڵێکی پێچوو تاکو حکوومەتەکە دروست بوو پەرلەمانەکە سەرۆکاتی بۆ تەشکیل کراوە ئەوانە ئەوە بڕیارێک بوو بە قەناعەتی خۆیان بۆ دەرباسکردنی حکوومەت لە ڕوخان ئێستا ئەو بەڵێنەکانیان بۆچی پێجێبەجێ ناکرێت بزوتنەوەی گۆڕان کە بەشێکی سەرەکی حکوومەتەکە بۆ لە حکوومەتەکە کراوەتە دەرۆ سەرۆکی پەرلەمان گەڕێنراوەتەوە پەرلەمان کار ناکا یاسا ئیشی خۆی ناکا موسساتمان لە ناو هەرێمی کوردستان وەک پێویست ئیشوکارەکانی خۆی پێجێبەجێ ناکرێ یاسا سەروەر نییە بۆیە بەڵێن جێبەجێ ناکرێ و ئیلا ئەبێ هێز سیاسیەکان نێوانیان هێوەر ببێتەوە پەرلەمان کارا بکرێتەوە بچینەوە سەر ڕێچکەی حکومڕانێکی تەندروست بتوانین ئیدارەی ئەو داهاتە بەباشی بدەین کە هەمانە ئەو کاتە ئەتوانین قەیرانەکان چارەسەر بکەین و بەڵێنەکانی ئەوانیش بچێتە پێشەوە جێبەجێ ببێ. زۆر سپاس کاکتۆر کاتمەکەمەوە سپارت بە چارەسەری ئەم دۆخە چیە کە موچێ بەردەوام بێت و دۆخی خەڵک بەم شێوە بەردەوام بێت. وڵی خۆی ئێستا ئەم دقەیە بتەوێت جەنابێت چارەسەرێکی ئانی ئەم کاتە بیکەیتە سەوڕ ناکەم زۆر بە ئاسایی بکرێت ئەگەن ئەگەر تۆ جەنابێت بۆ ماوەی مامناوەند یان درێژخایەن ئەتوانی باستەوە بکە کە تا چ ڕادێک سربەخۆیی ئابووری بەرقەرار بکەیتوە هەنگاو بنێ بەرەوە کە دوور بکەویتەوە لە نەوت وەکو ئەوەی تەجروبەی ئێران و ئیمارات ئەمە حاڵەتێکی زۆر گرنگە تەجروبەیەکی تر ئەوەیە کە ئێمە وردە حکوومەتەکەمان قەبارەتەکەی ئوستازیان قەبارەتەکەی زۆر گەورەیە لە چاوی
دانیشتوانمان لە چاوی ڕوبەری هەرێمی کوردستان لە چاوی یعنی توانە و ئیمکاناتمان قەبارەکەی زۆر گەورەیە مەبەستم ئەوەی تۆ جەنابەت چەند ڕۆڵی حکوومەتەکەم بکەیتەوە کەرتی تابەت زیاتر بێتە پێشەوە ئەو بە تاکید قەیرانەکە کەم کاکتۆرنی خولەک سەبارەت بە چارەسەر بەرز بەزوتە دەستی ئەمین نیە لە کوردستانە پارەمانەیە من بەس بۆی ئەبینەوە ئەگەر دەستێکی ئەمینمان دەستێک لە ئەو داهاتی ئەم وڵاتە لە ڕاستیدا ینی بۆ چارەکە سەدەیەک زیاتر ئەڕوا لە دەستێکی ئەمینانیە ئەگەر دەستێکی لە دەستێکی دزایە لە دەستێکی خائینایە لە دەستێکایە کە هیچ بەرنمەیەکی نیە بۆ پێشکەوتنی ئەم وڵاتە زەمیرێکی نیە هیچ وجدانێکی نییە بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز سامەگەر ئەو دەستە ببڕدرێت اینجا خەڵک ئاسانە بیبڕن وڵاهی ئەو کاتێک کە خوا فەرمانی پێ کردووە و خەڵکی ژمەت ئەکات ئەو کاتە سپاس دەکەم بەڕێز دکتۆر هەورامان گەچێنەی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڕێز دکتۆر خالید حەیدەر ماوسەی زانکۆ پسپۆری ئابووری کە ستۆری سەرەکی لەگەڵمان بووی هەروە زۆر سپاس بۆ بەڕێز خەلەف ئەحمەد پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ